قوربانگیانم ئەڵێ من نەمەیە خۆشگوزەرانی بژیم بەس خۆ نازانم ئەم هەموو شتەشت کردو بەس خۆشگوزەران نینەوەتانی هاوارتان لێ هەستاوە ئەوەتە کێشەتانێگە کێشەتان نەبووایە ناهاتنە ئێرە ئەوە بیرەکاتەوارێ کاک دکتۆر لەو سەری کۆڵانەکە تا ئەو سەری کۆڵانەکە بڕۆ ماڵ بە ماڵ بگەڕێ ئەگەر یەک ماڵیان بەقەی ماڵەکەی من خۆش بوو ئامادەم هەموو جرعاتێکم لەگەڵا بکرێ ئەگەر یەک ماڵیان بەقەی ماڵەکەی من شتی هەبوو ئامادەم هەموو شتێکم بەرامبەر بکرێ بەڵام خانوو ئەڵێ بیگۆڕە سەلاجە ئەڵێ بیگۆڕە کاک دکتۆر من 8 تەلەڤیزیۆن هەیە لە ماڵەکەمە باوەڕەکەی تەلەڤیزیۆنم هەیە تا ئێستا دانەگرساوە سیارەکەی تا ئێستا چەندین سیارەی گۆڕیوە ئەڵێ دراوسێکەم سیارەکەی بۆ گۆڕێ ئێ ڕاستە سیارەکەی ئەو هەموو ڕۆژە لای فیتەرە ئێ سوێن بەخوا ئەم بەس بۆ ڕۆنگۆڕین فیتەرە بینێ ئێ قینا من چ پێویست دەکەم من سەلاجە بگۆڕم تەلەڤیزیۆن بگۆڕم غەسالە بگۆڕم ماڵ بگۆڕم شکات هیچ شتێکم عیبێکی نییە ئەگەر وەرە 11 تەلەڤیزیۆن لە ماڵی منە هەیە بزانە لەم تەلەڤیزیۆنانە کامیان خراپە تەلەڤیزیۆنم ێ دانەگرساوە سیارەکەی خۆی ئەو سیاری کە بۆم کڕیوە یەک عیبی نەبووە یەک نقطەی نەبوو لە شەریکە بۆم ڕاکێشاوە 0 کیلۆمەتر خۆیەوە 11 مناڵیشتان نییە تا بڵێ هەر مناڵی تەلەڤیزیۆنێکی بۆ دانی وەنیە هەر ژوورەی تەلەڤیزیۆنێکی تیابێ دوو سەی تەلەڤیزیۆنەکەی کچی من بڵێ کاک دکتۆر من سیارەکەی یەک عیبی نەبووە لە شەریکە بۆم ڕاکێشاوە ئێستا سلفی پێ لێ نەدراوە یەکەم سلف خۆی پێی لێیاوە بۆ عیدی میلادی خۆی بۆم کڕیوە دوازام 4 مانگ بوو یا 4 مانگونی بوو پێی بوو بەبێ ئەوەی ئەخر ئەم چی پێ ئەکا سیارەکەی ئەم پێچێ بۆ تا ئێستا سیارەکەی ئەم دەرەوەی شاری نەدیوە چکە ئەگەر چوو بینێتە دەرەوە بۆ سەفرەیە بۆ شوێنێک بە سیاری خۆم ڕۆشتین سیاری ئەومان نەبردووە سیارەکەی یەک عیبی نەبووە وتی منە بێ سیارەکەم بگۆڕم باوەڕ کە کاک دکتۆر کە ئەی بەم شتەکان ئەفرۆشمەوە کە هەنێ شتیانیان بەمەی فرۆشمە ئەو کەسانی کە لێمە کڕن گەڵتەیان بە عەقڵی منیە باشە ئەم شتە بۆ ئەفرۆشی خۆ عیبێکی نییە خۆ موشکیلەیەکی نییە بەڵام چی بکەم ئەی خاتون پێم ئەڵێ بیگۆڕە نەیگۆڕم ئاژاوەیە من مەجبورم ئەڵێم قەینا تەسحیە ئەیەم بەوە بەس لەبەر ئەوەی فی سەبیلی ئەوەی کێشەم توش نەبێ بەڵام لەسەر ئەو هەر کێشەمەیە هەر ئاژاوەمەیە هەر بوام لێ هاتووە یعنی کاک دکتۆر دێت ناشانمەوە هەنێ جار بیر لەوەکەمەوە کە سەری خۆمەڵگرم هەر وڵاتەکەشی بۆ بەجێ بێڵە یا ئەم تەلاق بم یا وڵاتیش بۆ بەجێ بێڵم بێزار بووم لە ژیان ڕێزان خان ئەتەوێ ماڵ بەجێ بێڵێ گەشتۆتەوە حاڵەتە ئەتەوێ خوا نەخواستە ینی بیر لە تەلاق و لێک جابوونەوە بیر لە مناڵەکان ناکەیتەوانێ کاک دکتۆر ئەم لە قسەکانی وایە ینی بۆ من و ئازانێ من شێتم یعنی تر هەچ کەسێ داوی ماڵی جوان و ژیانی خۆشی کرد شێتە ئەم زۆربەی کات بە من ئەڵێت تۆ تووشی دەرونی بوو آخر بۆچی یعنی من بۆچی من تووشی دەرونی بووم ئیتر کە داوی ماڵی جوانم کرد ئەمە تووشی دەرونی بوویت کێشەکە لەوەیە من هەر کاتێک وتم با سیارەکە بگۆڕێت یان با ماڵەکە بگۆڕین ئەمە هیچ کێشەیەکی تایە یعنی تر ئەم زۆربەی کات ئەم قسەیە دووباراکاتەوە بە منەڵێ تۆ کەسێکی تووشی دەرونی بووی من کێشەم چێ بۆچی تووشی دەرونی بووم یعنی تۆزین چۆن ڕێزان خان کە ینی نەکرد تۆ زۆر لە ئەو بە ڕێزانش کەمان بینن واتە سەورن کە باسی دەرونی و کردیانی شێت نا باوکە جان هەندێک کەسێ تووشی وەسواسی بووە بەس خۆمە شێتی نییە جۆری بیرکردنەوەکەی غەڵەتە باوکە جان زۆری کەسێتیەکەی تووشی شڵەژان بووە نامەشێتی نییە بەڵام بە هەموو پێوەرەکان کچەکەی من یعنی تۆ فعلەن کێشە هەیە میتر ناوێنی کێشەی دەرونی چی یەکەیت ناکەی چونکە ئینسانی ئاسایی طبیعی نۆرماڵ ئەمە ناکات کچی من وەرە بڕۆ لە گەڕەکەکەتان بڕۆ لەم شاری سلێمانیە بڕۆ لەو هەولێرە بڕۆ لەو دوهۆکە بڕۆ لەو هەڵەبجێ بڕۆ لەو کەرکووکە وەرە ئامارێگەکەین ئەگەر لە 100 تا یەکی وەکو تۆوا بوو من ئەڵەم تۆ لەسەر حەقی وڵی لە 100 تا لەوانەیە پۆینت شتێک وەکو تۆ بیرکەنەوە بیرکردنەوەکە و دروست نییە ئیتر ئەمەش هۆکاری خۆی هەیە ساتوانی و دەوەدا دەستخینە سەر برینەکان یا لاسایی کەسێکەکەیتەوە یا لە خێزانە بە جۆری پەروەردەبووی وایان تێگەیانووی یا تۆ بیرکردنەوە بەو شێوەیە ئەگەر کەسێک شتێکی هەبێت تۆ نەبێ تۆ هەست بە کەمیەکەی خۆ بە کەمەزانی بەڵام ئەمە لەلایانی دەرونیەوە کەسێکی دەروون دروست ئەوە ناکات دڵە عاجز نەبێت کاڵم دەروون دروست ئەوە ناکات یعنی کە تۆ لەلایەن دەرونیەوە وڵای خۆ بە قسەکان یا دیارە شارەزاییەکی هەیە لەو بوارەیە ئاکێ شتی خوێنێتەوە بزانە شتی بیستوە کەسی دەروون دروست کچەکەی من وەکو تۆ بیر ناکاتەوە ناچێ پارەی خۆی بەم شێوەیە بە فیڕۆبە ناچێت بێ بە پاشکۆی کەسانی تر